ڕاگەیاندنی هاوبەش لەبارەی شەپۆلی نوێی سەرکوت لە ئێران و کوردستان بۆ ڕای گشتی جیهانی. لەگەڵ ڕاگەیاندنی ئاگربەست لە شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیل، شەپۆلێکی نوێی سەرکوت لە دەست بەسەرکردن، ڕاودونان و ئیعدام لە کوردستان و لە سەراسەری ئێران لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە دەستی پێکردووە. ناوەندە ئەمنیەتیەکانیش بە هەڵبەستنی تۆمەتی ناڕەوا و پەروەندەسازی بۆ زیندانیانی سیاسی و هەروەها پێداچوونەوە بە یاسای سیخوڕی لە پەرلەمان و دەستگای قەزای ڕژیمدا دۆخێکی مەترسیداریان بۆ بەندکراوانی سیاسی ڕەخنەگرانی حکوومەت خوڵقاندووە. راپۆرتەکانیش دەری دەخەن کە هەتا بە ئێستا ژمارەی دەست بەسەرکراوان لە 1000 کەس تێپەڕیوە و ئیعدامی زیندانیانی سیاسی بەردەوام و ڕوو لە هەڵکشانە. هەر چەند ڕۆژ لەوە پێش بوو کە ئیدریس ئاڵی، ئازاد شوجاعی و ڕەسوڵ ئەحمەد، سێ کۆڵبەری کورد کە تۆمەتی بێبنەمای هاوکاری ئیسرائیلیان درا بووە پاڵ ئیعدام کران و هەر ئێستاش گیانی چەند بەندکراوی دیکەی کوردی خەڵکی بۆکان کە 3 ساڵ پێش ئێستا لە بزوتنەوەی ژن ژیان ئازادیدا دەست بەسەر کراون و حکمی ئیعدامیان بەسەردا سەپاوە لە مەترسیدایە. کۆماری ئیسلامی ئێران لە ماوەی دەسەڵاتداریەتی خۆیدا هەر کات لە شەڕێکی دەرەکی یان پرسێکی نێودەوڵەتی شکستی خواردبێ، تۆڵا لە بزوتنەوەی مافوازی خەڵک لە نێوخۆی وڵات کردوێتەوە و ئێستاش دەیەوێ تۆڵەی شکستەکانی لە شەڕی ئیسرائیل لە کۆمەڵگەی مەدەنی بزوتنەوەی مافوازی گەلانی ئێران و زیندانیانی بێدیفاع بکاتەوە. بێگومان ئەگەر بێت و کۆماری ئیسلامی هەست بە گوشار و کاردانەوەیەکی بەهێزی نێوخۆی و دەرەکی نەکات، دوور نییە کە کارەساتی کۆمەڵکوژی زیندانیانی سیاسی لە زیندانەکانی ئێراندا دووپات بێتەوە، وەک چۆن ساڵی 67 هەتاوی دوای ملدانی ڕژیم بۆ ئاگربەست لەگەڵ عێراق دوای 8 ساڵ شەڕی بێئاکام لەگەڵ ئەو وڵاتە هەزاران زیندانی سیاسی لە نێوخۆی وڵاتدا کوشت. ئێمە وێڕای دەربڕینی ئەو پەڕی نیگەرانی خۆمان لەمەڕ ئەو مەترسیانەی هەڕەشە لە هەڵسوڕاوانی سیاسی و مەدەنی و بەتایبەت لە گیانی زیندانیانی سیاسی دەکەن. داوا لە خاتوم مایساتۆ، ڕێپۆرتێری تایبەتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بۆ کاروباری مرۆڤی لە ئێران، ناوەندە نێودەوڵەتیەکانی داکۆکی لە مافی مرۆڤ، هەموو خەڵکی ئازادیخوازی جیهان دەکەین بە هەر شێوەیە کە دەتوانن دژی ئەم سیاسەتە نامرۆڤانەیە دەنگ هەڵبڕن و ڕێگە نەدەن کۆماری ئیسلامی بەم شێوەیە بێپەروا بکەوێتە گیانی تێکۆشەرانێک کە هیچ تاوانێکیان جگە لە ماڤویستی، ئازادیخوازی و خەبات بۆ باشترکردنی دۆخی ژیانیان و مافە سیاسی، مەدەنی و نەتەوایەتیەکانیان نەبوو. داوا لە حیزب و ڕێکخراوە سیاسی ئێرانیەکان، ڕێکخراوەکان، ئێرانیانی ئازادیخواز و کوردانی تاراوگە دەکەین کە بە کۆدەنگی و بە ئاکسیۆن و کۆبوونەوەکانی خۆیان دەنگی ناڕەزایەتی و بێزاری خۆیان بەرامبەر بەو سیاسەتە سەرکوتگەرانەیە بەرز بکەنەوە. بێگومان هەستی ئاوسۆزی و پشتیوانی لە زیندانیانی سیاسی لە نێو کۆمەڵانی خەڵکی ئێراندا زۆر بەهێزە و ئەو ناڕەزایەتیە جیهانیە ڕێخۆشکەر دەبێت بۆ حرەکەتی سەراسەری و کوردستانی لە داهاتوو و گڕوتین بەخشینەوە بە بزوتنەوە ناڕەزایەتیەکان لە وڵاتدا. لایەنانی بەشدار، پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک، پارتی ئازادی کوردستان پاک، حزبی دموکراتی کوردستانی ئێران، کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، سازمانی خەباتی کوردستانی ئێران، کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان، کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران. ڕێکەوتی 18 پوشپەڕ 1404 هەتاوی بەرابەر بە 9 ژوئیەی 2025 زاینی.